Ez خۆشەویستی هاوڕێیان چۆنن هاتینە وڵاتان لەگەڵ بابەتێکی تری گەرم و گوڕدا بابەتێکی تری گەرم و گوڕدا ئەویش هێرشی دوێنەی هەندێک بەڵتەچی پارتی بۆ سەر گیانی کاک شاخەوان تەها برایەک شەهیدی تیرۆرکرا و مامۆستا جیهان لەگەڵتاندا دەبین ئێستا و لە نەخۆشخانەشە بەڵام لەگەڵماندا دەبێتن هاوڕێیان خێربێن ئێستا دەست بە قسە و باز دەکەین بە هەتا کاک شاخەوانیش لە خەستەخانەیە راپۆرتی پزیشکی ئامادە دەکاتن بە خێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان بەس نیو دەقا ئێستا دێمەوە داوای لێبوردن دەکەین ئێستا تەلەفۆن لەو کاک شاخەوان دەکەین تەلەفۆنی بۆ دەکەین و مداخەڵەی پێ دەکەین کە بێت بەخۆی قسە بکە لەو جوو چالاکیە گرنگە یاوڕیان ئەو زۆرە چالاکیانە بڕوا بکەن لە هەموو چالاکیێکی گرنگترە ئەوە دەبینن یەک کەس ئەتوانێت ئەو هەموو پارتیە لەوێ خڕبوونن نیان دەوێرا یەک جم و جۆڵ بکەن لەبەر ئەوەی یاسا لە پشتە لەبەر ئەوەی تۆ لە وڵاتێکی دیموکراتی دیکتاتۆرەکان ڕادەوەستێنی و سزاشیان دەدا یەک کەس مەسرور بارزانی بە دەرگەی پشتەوە چتە ژۆرێت خوا مەسرور ئەوەندە دەینیە تو سەرۆکی حکومەت بیکەچی لە ترسی یەک کەسی بچی دەرگەی پشتەوە بچێ ژۆرێ یعنی ئەوەندە دێنێتن سوڵتا یان ڕەفتارەکانی خۆت یان بزانە تیرۆری کەسێک چت دێ دەکاتن تیرۆری یەک کەس هاوڕێیان من ئەوە دیدارەی ستیڤنیشم سیر کرد بڕوا بکەن بڕوا بکەن ئەڵێ یەکێک لەو شتانەی کە پێ تێک چوویمە ئەوە بووە کە کوڕی برادەرەکەم باوکی تیرۆر کرایە زۆر پێی تێک چوومە بۆ زادەی ئەو دروست بوونە برای مامۆستا جیهان سەیری بکەن لەبەر ئەوەی خوشکەکەیان بەو شێوە بەربەریە شەهید کرد لە چش هەوڵیدا مام ئەوە بی مانگرتنەک خۆپشاندانێک بکە ئاوا بووە ئەو دڕکەی کە چۆ خواردنی مەسرور سەفەرەکەی لێ کردە قوزە قورت هەولێر بتەنی سەفەرەکەی لێ کردە قوزە قورت ئەرێ وەڵە براکەم سەفەرەکەی لێ کردە قوزە قورت و هەیبەتی شکاندن و جۆش خرۆشێکی فرێدەنا و نیشانی داوە کە ئەو خەباتە بە یەک کەس دەکرێت بە یەک کەس ئەتوانێت ئیمپراتۆریەتێک ڕابگری هاوڕێیان هەر بۆ زانیاریتان ئێستا سەیرمان کرد حکوومەتی هەرێم چاواشە دەکات لە بەرامبەر ئەو سەفەر ئەمریکا لە خاڵشکەش ئەویش بڕۆن دەنجی ئەمریکا بە کوردی ئەڵێ ئەمریکیەکان تاکیدیان کردەوەلەوەی کە ئەوان پشتگیری لە ئەوە دەکەن کە مەسەلەی ئیداری و دارایی لە حکوومەتی هەرێم و حکوومەت عێراق ڕێک بخرێ واتە نەوعەک لە پشتگیری قسەکانی دادگای عێراقیە بۆ زانێتن ئەمریکا هەموو کار لەگە دامەزراوێ ناتوانێت دژی بڕیاری دادگای فیدرالی بوەستێتەوە مەسرور و پارتی و هیچ ئەوەیەک ناتوانن یانیەوان ناتوانن دژ بە بڕیارێکی دادگا دەربکەن کە بڕیارەکانی مەسەلەن حکوومەتی عێراق لەرێم بجۆ و داهات ڕێک دێخمەوە ناتوانی دژی بوەستیتەوە ئەوە شتی تەوێن دەر گوایە
وەڵا واستەی لە بۆ بکە یان شەڕی ئێرانی لێ بکە کەچی حکوومەتی هەرێم دەڵێ بڕیاریاندا باز لە پژگیرە داراییەکانی حکوومەتی هەرێم بکەن و بودجەی شایستە بۆ لە بەرامبەر حکوومەتی عێراق وەرجێ ئەنی دوو معنای دژ بێ کە ئێستا لۆتان بڵاو دەکەینەوە کە ئەوەی حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە میدیاکانی مەسرور بارزانی بڵاویان کردیتەوە چاواشەیەکە بە ڕۆژی ڕووناکە حکوومەتی عێراقیان لێ قوت کردیە وایان پیشاندا ئەمریکا پشگیری تەواوی ئەوەی دەکاتن حکوومەتی هەرێم دەکات لە کاتێک دوانێ دوو سیناتۆر دیتنەوە شتانە هیچ نییە نامانەوێت سەد جارە باز بکەینەوە باب ئەفغانستان چ ڕۆژ بەر لەوە ئەوە وتیان بە هەموو شێوێک لەگەڵتانی بێ ئەو بەلاجێ وەریان نەگرت استقبالکردن شتێکی گەورە نییە کۆنگرێسا جێگیری وەزیری دەرەوەیە ئەو بەرهەم ملپان ئەو لاپەڕە شەرمەزاریش تووشی خۆی کرد پژگیری لەو سیستەمە دیکتاتۆرەی دەکاتن هەندە دیداری لۆ وەرگرتینەوە ئەو دیدارانەی کەش سیناتۆر واتە پەرلەمانتار واتە یاسین خدر و مناقەوەت یعنی چییە گەرنگ کابرایان ئێستا تەلەفۆن بۆ کاک شاخەوان دەکەین لە زاری خۆیەوە ئەو گەنجەی بە تەنیا بزانن لە ئەوروپا و ئەمریکا یەک کەس بە تاقتەنێ دەستە ژۆرە ئەوەی دەکات دەتوانیتن ڕسوای سەدان کەس بکاتن یەک دەقە بەت زەڕەسەشی لە بۆ لێ بدەین یەک دەقە هاوڕێیان یەک دەقە ئێستا بە جەڕەسەک لە بۆ هاوڕێیان نیو دەقە یەک دەقە جەڕەسەک لەو برای مامۆستا جیهان دەکەین ئەوە ژمارەش کێلۆی دەکەین دیارە دکتۆری لایە هاوڕێیان دیارە دکتۆری لایە لەناو خەستەخانەیە کەمێک دەستی و پشتی ئازاری گەیشتی ئەو زانیاریانەی لای ئێمە هەیە تاوان ئەو بە تاقتەنێ توانێ ڕسوای ئەو هەموو کۆی لێ بکە لەوێ بە تاقتەنێ و بزانە وڵاتی دیموکراتی چەند جوانە ئەتوو دەتوانی بە تەنیا سەدان کەسی کۆیلە زمان بگری و بێدەنجیان بکەیوە نەوێرن دەسلۆ بن واگە دەسلۆ بنۆکوانە چار کەسیان دەدرێنە دادگا هەموو ئەوانەی لە ئەمریکان ئەزانن ئەوە چەند زیانی دەبی لە بۆ پارتیەکان چەند چ بازێک دەدەن یعنی هاوڕێیان بەدە و هەرچ دەگوترێ ئینسان ئازادە فیزیش نابی لێت بدرێ ئەو بە بەڵگە گرتی بە بەڵگە ئەوانی گرت ئەینەوە چێوەی ئەردۆغان دەشبینن بزانە کو دەدرێن دادگا بە تایبەتی یەک تیمی گەورەی ئەو سکاڵاکەرەی لەگەڵە بۆ زانیتان بڕوان پێ بکەن لە بۆ مجامەلەشم نییان ئەوە بی کەیسی مامۆستا جیهان یەکێک لە کەیسە ئاکتوێلەکان دەبی لە ناو دادگا لەو شکایەتەی لەبەر ئەوەی 12 کەسیان جنسیان هەیە و کەیسەکەی بە گەرمگوڕی ئەوە دێتە پێشبرایەکی خۆی بۆیە کەیسەکەی وەی زۆر ئاکتوێل دەبی و ئەو لێدانە شاتەکێت و دوو لەوانش ئەحمەد بامەرنێ و ئەفان با شێروانیەکە ناویان لە لیستی تۆمار هەیە ناویان لە لیستی تۆمارکردنەکە هەیە ناویان لە لیستە هەیە هاوڕێیان خاڵش کرد بڵێم دیارەوە بڵێم لەگەڵم قسە کردوتی بەسە تا ئەگەر دکتۆر هات پێم ناکرێ قسە بکە ئەگەنا ژوورش تایبەتیان دایتێ کەمێک دەست و ئەوەی هەیە ئەو شتانە دەبی دکۆمنت بکرێ بۆ ئەوی پەڕەی دادگا قووەتی زۆرتر دەبیتن کەمێک ئازاری بە دەستی گەیشتە لەبەر ئەوەی دوسێ جاران هێرشیان کردە سەر کاک شاخەوان تای برای شەید مامۆستا جیهان بۆ ئەوەی کامیرەکەی لێوەرگرن قووەتی ئەو چالاکیانە لە کامیراکانە ئاوا ڕسوایان دەکەن یەک کامیرە ئیمپراتۆریەتێکی ئیرهابی ڕادەگری و ڕسوایی دەکاوە دەبتە بەڵگە لە دادگا هاوڕێیان وە چەند خۆشە کورە برا 1000 جار لە خۆت برێ سڵاو لەسەرۆک یعنی چ دەخوا 1000 جار بدەدی ئەو شعرە گوتنی 1000 جار گوتمان بژی چینی کرێگار
کە تێری نەکرد زجی بە چکەلێک دێ هەر لە خۆت درشم بدە وەزعتان شڕە وەز ئەگەر شڕە گوڵم ئاڕێن خاڵش کەس دەمێ ئاماژە پێ بکەم هەتا کاک شاخەوان دێتە خەت زۆر گرنگە بنەماڵەی قوربانی ئاوا بەخۆی بێتە مەیدان ئاوا بەخۆی بێتە مەیدان یعنی چەند دڵخۆشە کاتێک ئەتو دەبینی کەسی قوربانی دەر بەخۆی لە پێشتووە لە پێشتووە مەد زۆر پاس دەبم خەڵکێک پەیوەندی دەگا برام گیرایە بابم گیرایە بەخۆم ئەزێن بەست خوا ناومەدە خۆ باسم مەکە خۆ نابی ئێ باشە تۆیەک کە برات کوژرایە بابت کوژرایە زیندانی کرای ئیهانە کرای لە کوردستانیش نی بەشە لە ئەوروپانە جورئەتت نەبی دیفاع لە کەرامەت و خینی برای خۆت بکەی ئەمن لۆ لێت بکەم بەجددی یعنی ئەمن لۆ لێت بکەم یعنی ئەو حاڵەتە زۆر زار پێ دەگوتری یعنی من قەندە ئیوا هەبوو بەڕقی ژابنە کاچ خۆم کو دەکرێتەوە بۆ خۆت برات کوژرابی بابت کوژرابی جورئەتت نەبی لە کاتێکدا بە ویژدان بڵێن لە هەولێرێ و هۆچ بە وەزعەنیە ئەوی دوو قسەی کرد بگیرێ ئەوە نییە بەو شێوەیە نییە ئەو خەڵکێکەیە ناوخەلی خۆی پساندیە بە هیچ نەوعەچی جورئەتی نییە کاچ خۆم دوو ئەتوو بە خۆت نەیە پێش ئەمە لۆ پێمە پێش لۆ ئەمە شەڕی تو بکەم بە جددیمە یەکێک کوراوڕیان هەتتا بە ئەو گلەیەش بکەین بە ئەو گلەیەش لەو خەڵکی بکەین هاوڕێیان وەرە لەو ئەمریکای سەدان کوردی ئازادی خواسێ ئەوانەی لە سۆسیال میدیا ئاو دەبینی ئیواهەیە دەدەقە ماڵی دوور بووە بڕوان پێ بکە کامە سروردی خۆی دەشارتەوە وجودی نییە علم ڕاگەیەندرایە هەموو کەس یعنی ئامادە نەبوونە کەس لەگەڵ ئەو کوڕە بچن تەسویری بکەن بچن وەکووی بکەن کە شتێکی مەدەنیە براکە مەدەنیە غێر قانونی ئەو دەبینی پۆلیس لێوەندرە حیمایی دەکات ئەوان شکایەتیان لێکرد کەچ پۆلیسەکە حیمایی لەوانە کرد بوو چاوی من کاتێک کەسێک دێتە بەرپرسێک دێ ببوورە ئەو دەڵێ من حازرم ئێستا جەڕەسل لۆ دێ دەمەوە کاک شاخەوان تەبیعیە کاتێک سەدان کەسی خۆ ئەوە دەردی ئێمە هەر دەردی ئێمە ئەو دەسەڵاتە ڕهابیە و دیکتاتۆرۆ نییە دەردیمە ئەو هەموو قسە زل و زمان درێژەیە کە دەیەوێ خەڵک بیکە ئەو لە ماڵە سیرکە ئەوە یەکەم تەجروبە و ئاخر تەجروبە نییە لەو چالاکوانەکان یعنی بەدەیان جار ئێمە ڕوبەڕی ئەوە دەبینەوە کە بەرپرسێک دێ خەڵکی ئەو منتیقەیە چالاکوان دەنگە ناڕزایەتەکان ئەوانەی هەن وەکو بلبل لەو فەیسبووکەی قسە دەکەن تەبەخور دەکەن دوو کەس یەک کەس دەمینێنەوە بەڵام ئەو دەبزانە چیان لێ دەکەی ئەو چیان لێ دەکەی بە یەک کەس بە دوو کەسی چاوی من تۆ ئەیگە ببینی چی لەندەن ببیە 300 400 500 کەس چ جورئەتێک دێ بۆ ئێوەش ڕخنەیان لێ بگرن بۆ ئێوە شەرم لە خۆتان بکەن ڕەوشەکە بەو شێوە نییە بۆ خەڵکانێکمان خۆی لەسەر مقەس مووس دەخشێنیتن بۆ ئێوەش دەتانەوێ های لایڤ لە ماڵ دابنیشن ئەو دەسەڵاتە دەبێ بگۆڕێ خەڵکی هەولێر دەبێت غیرەتی هەبێ بێتە سەجادەی بەخۆت لەو ئەوروپایی لۆشتەشی مەدەنی کاکە خۆشتەشی مەدەنیە ئەوە دیتە کاک شاخەوان کردی پێشترش دەیان کەزیت کە کردیان یەک کەس نەگیرە پۆلیس حیمایەشی دەکات بەهەرحاڵ با بچینە کاک شاخەوانی 19 دەقیقە قسە بکەین ئەوە ئێستا دەرێت دکتۆر لام بوو ڕۆی ئەوە کردی چیەوە 1 دەقیقە هاوڕێیان کاک شاخەوان ئەو کاتت باشی کاک ئێستا ڕاستەوخۆ لە ناو لایڤی کاک شاخەوان ڕاستەوخۆ لە ناو لایڤی ببوورە وازانم نەخۆشخانەش بووی دکتۆر لابوو کە ئیزعاجت دەکەین کە چەند کاتێکمان دەوێت لەبەر بەڵێ وڵی داوای بەرگن دەکەم کاخا دەربەڕاستی ئەو لە شەسێەوە لەو کاتێک تەلەفۆنتان کرد دوو دکتۆرات بوون لەلام بەڵێ هەم دەرزی مەرگن هەم لەزگەی پشتیان لێدام بەڵێ جەم کاک شاخەوان پرسیار یەکەممانەوێت تۆ لە ویلایەتە تەشکەوە وابزانم چی بە تەیارەش چی لە ئەو چالاکیە ئامانجە چی بوو لەو چالاکیە ئایا هەر دۆسەی مامۆستا جیهان و خوشکت ویستت بجوڵێنیان ئەوە تۆ پەیامەکی ئازادی خوازانش لە پشت ئەو هەوڵی تودا هەبوو بەڵێ بەڕاستی کاقادر ئەمن لە ژیانی خۆم هیچ ڕۆژێک لە ڕۆژان چالاکەین بەرامبەر دەسەڵاتداران نەکردووە بەڵام هەستێکی بەقووەت لە لێشمدا هەبوو
بەڵێ ئامانجم تەنیا مامۆستا جیهان نەبوو بەڕاستی من دەمویست بچم لە کۆنگرەکە لەگەڵیان بەشدار بن هەندێک پرسیار لە مەسوول بارزانی بگەم بەڵام کە بینیم ناوت کاک شاخەوان زۆر ببوورە ناوی خۆشت نووسی بووە بزانم ڕەتیان کردەوە نیە بزەبێت من هەوڵمدا زۆر بە ئارامی قسەیان لەگەڵ بکەم هەوڵمدا بچمە ژوورەوە نیان هێشت سێرم کرد زۆربەی ئەو خەڵکی کە دەهاتن هەمویان خەڵکی خۆیان بوون خەڵکی ئازادی خوازی تێدا نەبوو ئیتر بڕیاری خۆمدا کە تەواو ئیتر وەکو خۆ پیشاندانێک هەم قسەی خۆم بکەم ڕانەوەستایە فەرموو بەڵێ بەڵێ بەڕاستی کا قادر من ئامانجم ئەو بوو نەختەنیا لەبەر کەیسی مامۆستا جیهان من ویستم ئەو غەدرە زۆری کە بەرامبەر خەڵک ئەکرێت لە موچە لە زیندانیکردنی ڕۆژنامە نووسان لە تیرۆکردنی خەڵک ویستم ڕوبەڕویان ببمەوە هەرچەندە بە تەنیاش بووم زۆرم حەز دەکرد کەسێکم لەگەڵ بێ تەسویر بکە بەس تەسویر بکە یعنی بەس نەمتوانی هەر بە تەنیا بووم بەس کۆڵم نەدا طبعا تەوەقعی ئەوشم نەدەکرد بە تەنیا بتوانم شتێکی وا گەورە بەرامبەر ئەوانە بکەم و تەوەقع ئەوشم نەدەکرد کە مەسوول بارزانی لەبەر من بەلای پشتەوە ئەچێتە کۆنگرەوە لە ترسیەوەی کە چکە ئەوان تێگەیشتن من هیچ ترسێک لە لەشی مندەدا نییە ئەوەی لەسەر زارمە لە لاودڵمە ئەوەی قسەی خەڵکە ئەوەی کە خەڵک لە ناو دڵیانە من ئەیکەم مەجبور بووی مەسوول بارزانی لە پشتەوە ببەنە ژوورەوە تۆ دڵنیای لەوەی لە دەرگای پشتەوە کاک شاخەوانە دەرگای پشتەوە مەسوول بارزانیان بستە ژوورەوە بەڵێ بەڵێ کاک قادر من لە سەعات یەکی دوای نێوەڕۆ لە بەردەم ئەو بینایە وەستا بووم تاقیباتی هەموو شتێکم ئەکرد تەنانەت خەڵکی خۆیان زانی بیان کە من هاتووم بۆ شتێکی وە لە سەعاتێکەوە هیچ فسفۆرێکی سەر جادەیاندانە نابوو طبعا دەوروبەری سەعات 5 و چارێک هەتا 20 دقە سکورتێکە هات فسفۆری دانا و فسفۆرانە لە ئەمریکا باوە ئەگەر کەسێکی زۆر گەورە بێ ئەو جادانە ئەگرم بۆی خەڵک پارکینگ نەکا شوێنەکامە چۆلی بمێنێتەوە من تێگەیشتم کە مەسوول بارزانی لەو نێزیکانە ئەگاتە ئەو شوێنە سەر هەوڵمدا بچمە ژوورەوە نەیان هێشت ئیترەوە بوو کە دەستم بۆ چاڵاچێ کرد بەڵێ کاک شاخەوان ئەتوو جگەلەوەی توانیت بە تاقی تەنێکە ئەو شێوە خەباتە ینی بەڕاستی زۆر کاریگەرەوە دیت 2000 کە سەعات 12 شەو لە شوورەوە بوو چاودێری دەکرد و هەمومان بەڵتەچیبوونی پارتیەکانمان دیت کە لەو ئەمریکایی کە بە یاسا و ڕێسا دیموکراسیەت و ئەو مافە بەتوو درابوو باشترین نمونە ئەوەیە تو غێر قانونی نەبوو کە پۆلیس حمایی دەکردی دەکات ئەوەی ئیجازەت نەبوو لەگەڵەوەی پۆلیس بە سوودفە لەوێش ڕاوەستا بوو و ئەوان چۆن وەکو سەتەکانی ئەردۆغان و هێرشیان کردە سەرەتوو ئایا دەستت ئازاری پێگەشتیەوە بەرنامە چییە لە بۆ ئەو هێرشەی کراوە سەرت کە لەملا دەستخۆشی لێ دەکەین توانیت بە تاقی تەنێ دەوڵەتێک یان حکوومەتێک ڕسوا بکەی و بەرپرسی پلەیەکی کە سەرۆکی حکوومەتی کار بەڕێکەرە لە پشتەوە بستە ژوورەوە کە ئەوات مەسوول بارزانی دەبی لە خۆی پرسی یعنی خەڵک تیرۆر دەکەی ئاوا خەڵک لێت دێتە سەجادە و دەتوانێت یەک دەنگ ڕسوات بکاتن وات لێ بکە لە دەرگای پشتەوە بچە ژۆرێ بەڵام ینی ئەو هەنگاوەت چیتری بەدواهات و چیت کە دەکەی و ئاشکاتیت کە دەکەی جگەلەوەی کە لەو شکایەتەی کردیت لە دادگا بەڵێ ئەگەم دەڕووکردنەوە بدەی یعنی چۆن بوو هێرشیان کردە سەر ئەوانەدا ناسی پلیان چییە بەڵێ بەڕاستی کا قادر من لێرەوە هانی هەموو گەنجێکی کورد لە دەر وڵات ئەدەم ئەوانەی کە لە ئەوروپان یان لە وڵاتێکی دیموکراسی ئازادیدان ئەتوانن ئەوەی کە ئەوان حەزیان لێ بە ڕێگایەکی مەدەنی ڕێگۆکەوەی کە لە ئەوەی لە ناو زاریانە لە دڵیانە بیکەن دوور لە توندوتیژی وەتوانن حکوومەتێکی وەکو هەرێمی کوردستان ئاوا ڕیسوای بکەن وەکوەوەی من کردم و طبعا بەبێ هیچ هەڵەیەک من طبعا زۆر لەو شتانەش زیرەک نیم بەڵام توانم هیچ هەڵەیەک نەکەم وام لێکردن خۆیان هەڵم بەرامبەر بکەن و دڵنیاییەوە من ئێستا حالیان لە خەسخانەم چاوەڕێی ئەوە ئەکەم راپۆرتێکی پزیشکی وەربگرم بەیانەی لەگەڵ ستیت پۆلیس
وهو سدم لقل اف بي ايش قسم كامله سر او موضوعات ناكري طول ولاتك يواز الهيش باز الهيزي حمود دنيا بولاتك ازادي خواز بتو ببرلماني خلقك بدي نبروي داوي حقي خوانا كان داوي حقي هجاران كان داوي موتي خلق كان داوي حقي يعني كسرك وكم من داوي حقي خشكي خوما كان قصير عستي عليهم من دروناكم من كعلم مسؤول بعزاني ديزي دورية اشتك هي ابويا وعلم من تهمنا خوا من اللي هيتكسركوا يدي او من في معاود سالاكي كمان كردون هم هذانا كبو كرداني در الولاد انت امريكا بياخد لاوروبا ودعواش عليه كم دائما بس اذا كان حرص كود بكن ولا ده صلاه دارا بكن كتشي حلبن بوي بس اللي عندها مشكلته ده ناسي وانا هرشان كردي تصرت كاك شاخوان بو اشكات يعني بكي نابا خوي كاقادة بروادة بيك بشر يعني ناسم بلام لوريدا كومل تسالاكو انا وعقدا كرامتو وكان يابا من دراوا توان مشكلات يعني بكن بله اوزاني يعني لا ايما هي برسي لقي بارتي لامريكا ناوي حكمة بعمرنيا كناوي للاستكيا وعفان شيرواني اوش كهير شكت كبيل صار ويني شهيد مع مصر زيهان دانا وهير دستيلو وشاندي وهيك تشتري شغلنا بم خلشي اكريه يارا ناوكيم لبي شبوه ضلهم يعني جرينك ناوكاني مشهورة وخوشبختانه بلايف وببلغي سطل سطا ولا امريكاش سزاداني واني هيرشي فيزيكي لكن قالي قورترا لوي بدنك هرسي دلي اسايا بس نابي هيرشي فيزيكي بكري بويا سكالايش كو سكاندالش كي خوان تشكر ويمش كاك شاخوان قصتشكي وامانيا اگه قصي كتيا سرنزي كتيا ندقيان بيناماني لبريم لدوين شو دزانم بفروكاتشيا واشنطن ودوش استروش تندرسيد باجنيا والنشخوتي من دس خوشيد لي دكا من نمونة زور بي شرمزاري نكر او دا صلاة مسؤول باش شرمزاري همو دنگو رنگانا شدكت كلا سوسيال ميديا بانگا شي بري قدار دكان بلان بخويان كاتك برپرسك دي بشوي خباتي مدني جماوري امادنين بتن شرمزاري اوانشتان كرتها بريا مدى بقليلة لا يكتريش بكين ناكري همو خلق بس رخنا بقريه دبي ارش دستشانه وكو دينداري تو دينداري ده كي بس نيجو فرزو عجو اوانش لمليا او شويه اونيه بس رخنا بقريه من دست خوشی لی کم که وکو برای ماموسا شهید جوان زیهانش که کیسی خوشککی خود لکول دکی بیگ ماواده که امش پشجیرید کن اگر قصیش کتایی تیان كاك شاخوان كنا ما زانم زور هلاكو ماندوي باخلش او نكاين داس خوشي صدرارا بلي فرمي وداين قصت بعكس ويتي لاغني موارك لسشاني من تنيا هاني او غنزانا دكم كتالات وانا روزنامه نوسن لا ديجي دا صلاتي نادات بارول دا صلاتي تيرورست إذا كان حموما ما يقرتوبين كيكوا دستيكي بهز دروز بكين بتوانين او دا صلاتا یان بتوانین تاچی هم کنی یان بتوانین لده صلاة لا بدن براسي ناكري همو روزه کسی اکتیرور بکری همو روزه متبر بردري همو روزه يعني غدر لخلق بكري ناكري شارك وكو شنقال بدري تدز داعش هيت كسيك لبيسينوي لناكري اما انا همو حقي خالكا دست خوشی لجناب شده کم که قادر و براسي نمونه جوان لنا خلقي كردستان وداك وكيل خلشي هزاران كان لما في خلقان كان نمونه جوان براسي ايوه نبن مش هيزنين نانا بكيت سوانا بله زور سپاس دستی توش خوش بین نمونت زور بیواداری بنامالک قربانی کان وکو ایوه آوا کیسی پلیک کانیان لباوش بگرن برس را بگرن بو اوی خلچی تریش بیتا پشتیوه دست خوش زور سپاس کاک شاخوان نما ایلاک ترد کم کاتا چی خوش هر سر کوتو بی نمونت زیار بی هاوریان دم یک برم او بنایش که مسعود بارزانی چی برواب کن من نازم تقدیرات بس او نوع بناینا لواشنطن
هەموو ئەوانەی لە ئەمریکان ئەزانن بە سەدان هەزار دۆلارە ئەو ژوورە ئەمە ڤیدیۆکەماندایە کە چ پارەیەکی خەیاڵی لێ سەرف کرایە شەراب و خواردن و خواردنەوە لەو هۆتێل لەو بینایە گەورەیە چ پارەیەکی دەوێت چییە بەس لە بۆ پارتیەکان بێ ئەوەی بوار بدەن یەک خەڵکی دەنجی ناڕازی مەسعود بارزانی نییە سەرۆکی بەس پارتی بیتن لۆ کادیرە حزبەکانی خۆی کۆبنەوە بکە ئەبوایە ئەگەر جورئەتی لە خۆی بدیت باە ئەگە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەریش باە بواری بە هەموو دەنگە جیاکان بدا باە ڕەخنەکانی لێ بچیژێ کە ئەوانە خەڵکی دەسۆزن حتا لە بۆ خۆشی نەک ئەوانەی کۆی لەو بەڵتەچین کە ئاوا دەنجی ئازاد دەکەن سەرۆک وەزیران بەرپرسی بە موڕاڵ و هوشیار ئەوەیە بوار دەدا وەکو ئۆلۆف پالمەکە گوتی ئەگەر ئۆپۆسیۆن نەبی دەبی ئەمن ئۆپۆسیۆن دروستکەم کەچی ئەوانە بەس یعنی لە سوسیال میدیا بایک هەوڵ دەدەن بێ دەنگبی لەو هێندەت لێت دەدەن دەتیانەوێت دەنگت نەگاتن نەچێ ژۆرێ لە کاتێکدا ئەگە یەک وەزیر پێویستی بۆ دەنگانی شاخەوانە پێویستی بە دەنجی ئێمەیە کە بچین ڕوبەڕوو بڵێ مەسعود بارزانی ئەوەت غەڵەتە نەک چەپڵە لۆ لێدەن بەس لەبەرەوەی ئەوانە هەر عاشقی ئەو کۆیلە و باڵتەچیانن بۆیە چارە نووسیشان بەو دەرەزە بێت دووش ئەوە کەسێک لێم دەپرسیان خەڵکێک دەرێ لۆ بە تەنیا بوو براکەم ئەو کەسەی بە من دەڵێ لۆ بە تەنیا بوو بەخۆی لەو ئەوروپای چالاکی کرد بە تاقتەنێت خەڵک ناچی وایان نا یان ئەوەدا با دوایین شت بڵێن کاچ خمەوە بینێ پارتیە کۆمیتار دەرێەوە دادگا بوو ترامپ دەجار زیاتر درایتە دادگا دوسێش کەشی ئێوە کاندیدە لە سەرۆک کۆماری کەس نەیگوتیە مەسعود بارزانی بە یەکسەر دەگیرێ کەس وەی نەگوتیە لێ پێچینەوە بوتمان لە ماوەی 21 ڕۆژدا ئامادەی دادگا نەبیتن ئەمر قەبزی لۆ دەرەچی ئەوە بوو لە ترسان هاتیتە ئەمریکا دەبا ئەگەر فشەی بەو دادگا دەهات دەبا نەهات باە دەبا ئەو پارێزەرێکی کۆمپانیایکی پارێزەری نەگرت باە کە 2750 پارێزەرە کە پارەی نیوەی موچەخۆرانی خەڵکی کوردستانی لە پێناوی پاراستنی ژیانی خۆی و خانەوادەکەی دەدات هاوڕێیان سپاسان دەکەم هەر ئەوەندە دەڵێم ئەو شێوە خەباتە بە بەرز ڕابگرن و کاریگەرە و ئەوە گرنگە لە ئەوروپا و ئەمریکا بەرپرسەکان چیتر لە بۆیان نەبی بێن بە کەیف خۆیان لە کوردستان تاوان و تاڵانی و دزی بکەن بێنە ئەوروپاش قسەی بریقەدار بکەن ئەرچی تووە وەکو ڕەوەندی کوردی ئەگەر دەنگ هەستە چی نیشتیمانی تێگە دڵسۆزی بێ ئاوە پرۆتستۆی بکەی ڕەخنەی لێ بگری ئەوە دژمنکاری نییە هەموو میلەتەک ئەو نەو ئەخەباتەی تێدا هەیە و تکاشە تکایە یەکی جورئەتی کە بدە خۆتان 100 شاخەوان لەوێ باە وەکو ئەو برادرانەی لەندەن چەند کاریگەری زیاتر دەبوو بەڵام تا لە ماڵەوە قسەی بریقەدار بکەن هەر ئەو سیستەمەتان لەبوو دەبی سەرکەوتن هەر لە بۆ ئەو دەنگە ئازاد و سەربەخۆیانەیە کە یەک کەس دەتوانێت ئیمپراتۆریەتێک ڕابگری و سەرۆکی حکوومەتی کاربەڕێکە لە دەرگای پشتەوە باتە ژوورەوە سەرکەوتن